ناوم تافان نەجاتە لە مەکتەبی سەرسەنگی بنەڕەتی کچانەوانێ بەشداریم کردووە. ئەمە یەکەم ساڵمەکە وەکو مامۆستا لە پێشانگایکی وایە بەشداریە بم. ئیشەکان بۆ هەری بەپێی مەکتەبەکانە هەری مەکتەبە و ئیشێکە کات بەشداری پێکات هیوا هەیە بە هاوکاری وایە مامۆستاکە خۆی ئیشی پێکات. ماوەی چەندێکە پێیان وتی بۆم ئیشەوە تا چەندێکە دەست کردووە بەم ئیش؟ تقریبا ماوەی 2 هەفتەیە کە ئاگادار کراوینەتەوانێک کە خۆمان ئامادەکەین بۆ پێشانگایەکیوە و تەنها مامۆستاکان بەشدارن یان تەلەبەکانیش بەشداریان کردووە؟ ئەم پێشانگایە تایبەتە بە مامۆستاکان هیچ تەلەبێ بەشداریتیان ناکات. ئێوە وەکو مەکتەبەکەی خۆتان واتان داناوە کە ئەم ساڵ پێشەنگایەکی وا بۆ تەلەبەکانتان بکەنەوەنە؟ ئیشەڵا بەتەمای کە دوای ساڵی تازە پێشانگایەکی تایبەتیان بۆ بکەینەوەوانەوە ئەگەر پێشانگایش کرایەوە بە هاوکاری دینی مەکتەبەکان ڕۆژ ئیشەڵا بەشداریەکەین. سپاس. ئەگەر پێمان بڵێ ئەمە ساڵانە بکرێتەوە باشە سوودی چیە تۆزێک باسی ئەم پێشەنگایمان بۆ بکەین؟ ئەم پێشانگایە ساڵانەکردنەوەی سوودی زۆرە لەبەرەوەی بە هاتن بۆ ناو پێشانگاکەش کاری زۆر جیاوازە بینی لەمەوانێ سوود وەرەگریت و ئەتوانی لەمەوانێ فکرێ بگەێنی بە خوێندکارەکانێک کە فکری تازەیان پێبێت و بۆ پێشانگاکە دەست خۆش بێ. سپاس و هیوای سەرکەوتن بۆ تۆ. سپاس بە خێراتتانەکە بەخێر. ئەمە وەک نەریتێکی ساڵانە وایە هەموو ساڵەیەک ئێمە کۆمەڵی ڕێنمایی لە وەزارەتەوە دەرئەچێ ئێمەش بەپێی ڕێنمایەکان کاروبارەکان جێبەجێکەین. یەکێک لەوانە بەشداریکردنی مامۆستایانی هونەرە قۆناغی بنەڕەتی کە بەشداریەکەن بە بڵاوکراوە. بڵاوکراوەکان کارێکی نێوان مامۆستایان و قوتابیەکانە یعنی بە هەردووکیان بەشداری ئەبن. سوودی بڵاوکراوەکە ئەوەیە هەماهەنگی لە نێوان قوتابیان و مامۆستایانە دروست ئەبێ هەم وەکو معلوماتێک کە ئەمانە یعنی سوود لە یەکتری ئەبینن هەم مامۆستاکە و هەم قوتابیەکانیش خۆیان دەوڵەمەند دەکەن بەم کارانە. سوودیشی کیتریشی ئەوەیە کە ئەمە لەم شوێنەیە کۆ ئەبینەوە ئەمە وەکو شعرێکی دەستە جەمعی هەمومانین کاری یەکتری ئەبینین سوود لە یەکتری وەرئەگرین ئەزمموی یەکتری ئەزمونونەکەین بزانین شتێک ئەو شتانەی کردومانە تا چەند لە خزمەتی مناڵایە تا چەند لە خزمەتی ئەو کارە کە کاری هونەرە ئێمە لە قوتابخانە و خوێندنگاکانە ئەیکەین. ئەمە بپرسم یعنی خوێندکارەکانیش بەشداریان کردووە؟ بەڵێ ئەمە کاری نێوان قوتابیان و مامۆستایانە. من لێرە هیچ خوێندکارێک نابینم. ئەوە تا ئێستا خوێندکاران ئەگەر بیبینی بە پۆلیە نەژوورەوە هەر خوێندکاری لەواچی قوتابیانی قوتابخانەکان خۆیان بهێنا بێتن بۆ بینینی نمایشەکان. زۆرجار ئێمە یەکەم ڕۆژی کردنەوە بۆ مامۆستایان تەرخانەکەین دووهەم ڕۆژیش بۆ قوتابیانەی کە هەم خۆیان بەشداریان کردووە و هەم زۆر قوتابخانەش خۆیان حەزەکەن کە مناڵەکان بێن کارەکان ببینن بەهۆی بارودۆخی داراییەوە ئێستا لەوانەیە ئەو شتە تۆزێک کەمتر بوو بێتەوە بەڵام ساڵانە ئەمە وەکو نەریتێکی لە هاتووە ڕۆژی یەکەم مامۆستایانە ڕۆژی دواتر بۆ قوتابیان یان نمایشەکانی خۆیانە بینن کە ئەو کارانەی بەشداریان کردووە لەگەڵ مامۆستاکانە هەم وەکو وجودێکی باش هەم وەکو کەسایەتیان خۆیانە سلمێنن کە ئەوانیش بەشێکن بۆ داهاتوویەکی ڕۆشن.